لە بەنزیخانەی شۆڕشم ناحەی شۆڕش درەنگانێکی ئێوارەی 18 مانگە کارمەندێکی ئەم بەنزیخانەی لەلایەن شۆفێرێکی ماتۆرسکیلەوە بە دەستڕێژی گولە کوژرا. ڕووداوە کارزوو لە تۆڕە کۆمەڵاتەکان بەڵاوی پێکرا و کاردانەوەی زۆری بەدوای خۆی دایەنا. NRT لەم راپۆرتەدا وردەکاری ڕووداوەکە بۆ بینەرانی دەخاتە ڕوو. لەگەڵ مابن. ڕووداوەکە لە کامێرای چاودێری بەنزیخانەکەدا تۆمار کراوە کە لە نزیک کاتژمێر 7:30 خولەک شۆفێری ماتۆرسکیلەکە بە منبەستی بەنزین پڕکردن ڕووی لە بەنزیخانەکە کردووە و دواتر بە 3 فیشە کرێکاری بەنزیخانەکەی کوشت. کوژراوەکە ناوی زانا کامیلە و تەمەنی 16 ساڵان بوو و خوێندکاری پۆلینۆی بنەڕەتی بووە. کەمتر لە ساڵێک بۆ لەو بەنزیخانەیە کاری کردووە بە هیوای ئەوەی بڕەپارێکی پێویست بۆ خۆی و خەرجەکانی لە ساڵی نوێی خوێندندا دابین بکات. لە ئێوارەی ڕووداوەکەدا زانا چاوەڕێ بۆ لە دوای پێدانی بەنزین بەو ماتۆرسوارە نانی ئێوارە بخوات، بەڵام مەرگ مەودای پێنەدا و تا ئێستاش خواردنەکەی لە شوێنی کارەکەی ماوەتەوە. گەنجێک بۆ کرێکاری کە هاتووە تا بەنزیخانەی لای ئێمە ئیشەکە بە کرێکاری لای ئێمە کارمەندێکە لای ئێمە ئیشەکات گەنجێک یانی بۆ ماگانەیەکی کەم کە مەکتەبێک نەخوێنێ مەکتەبێکی تەواو کردبێ و تەعین نەبێ بە کرێکارێکەش کابرای بە ماتۆڕێکەوە دێت تەقەیلەکات ینی حەقیەوەیە کە سزایەکی ئەوە بدرێکە ببێتە دەرسێک بۆم شارە کە جارێککە ڕووداوی وا ڕوونەداتەوە. پرسەی ئەو مێرد منداڵەیە کە لە ڕووداوەکەدا کوژراوە کە سوکار و خانەوادەکەی دەڵێن نەکوڕەکەیان و نەخۆیان هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و تاکە کەسیان لەگەڵ هیچ کەس و لایەنێکدا نییە و تەنها بە منبەستی کارکردن کوڕەکەیان لەو بەنزیخانەیەدا کاری کردووە. نەک خۆم و عیلەکەم خانەوادەکەم عشرەتەکەیشمان ئێمە هیچ کێشەمان لەگەڵ کەسانیە کێشەی کۆمەڵایەتیمانە زۆر سالمین و خێزانەکەم و ماڵ و مناڵم و عشرەتەکەمان هەمویان زۆر سالم و بێ کێشەین کێشەمان لەگەڵ کەسانیە شەوان بخۆم دەرگای حوشم لەسەر پشت بێ هیچ کێشێکم نیە زۆر ئاسایە بۆ من. براکەی من هیچی نەکرد بوو بۆ بە بێتاوان کوشتە بۆ بە بێتاوان کوشتە هیچی تر ناڵ هێزانیەکانی سنوورەکە تۆمەتبارەکان دەستگیر کردووە کە گەنجێکی 18 ساڵە و دانیشتووی ناحەی ڕزگاری سنووری گەرمیانە بە مەبەستی میوانی چۆتە سنووری چەمچەماڵ. تۆمەتبارەکە ئەرزوو دانی بەتاوانەکەی داناوە کە بە وتەی خۆی بۆیە کوشتوێتی تا بڕەپارینی و بەنزیخانەکە ببات. پێشتریش هەمان تۆمەتبار لەسەر ڕووداوێکی دزیکردن لە گەرمیان دەستگیر کراوە و دواتر ئازاد کراوە. ئیفادە و با بڵێن قسەکانی دانی بەوە ناوە کە تەنها بۆ پارەکە کوشتوێتی لێو هاتۆ بۆ سەردانیکردن بۆ ماڵی خوشکێشی دوای ماتۆرسکیلێکی پێ بوو بەنزینی لێ بڕاوچۆ بۆ بەنزیخانەیە لە کاتی بەنزین تێکرد نبینیوێتی کە کرێکاری و بەنزیخانەیە کۆمەڵی پارەی بەدەستەوە کە بڕی 240 زاری عێراقی بووە پارەکەی بینیوە بەدەستێ و کوشتوێتی بۆ پارەکە. ئەو مادە یاسایی تۆمەتبارەکەی پێدەستگیر کراوە مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی و کە تایبەتە بە کوشتن بە پێی وتەی بەرپرسانی ئەمنی بەهۆی ئەوەی کوشتنەکە عن قەستە سزاکەی لە سێدارەدانە لە حکومەتی عێراقی و لە هەرێمی کوردستانیش زیندانی هەتا هەتاییە. ڕزگار جەبار NRT ناحەی شۆڕش.